بەچکەی فەرەنجی و ڕۆڵە هەورامی ئەقڵم هاتە بەر چاوم کردەوە کە زەمانەم دی ڕۆژەیە شەوە سوێنێکم خواردووە بە ڕۆحی باوام بە گۆڕی نەنێم بە ڕۆڵەی ساوام تا بۆ مەرامەی شەو بۆ وەرکەمەر تا سوور هەڕاڵە سەرتێرێتە دەر تا دەنگی ژەرەژ پیقەی نەچیرێ تا قسەی خۆشی پیرێکی ژیرێ تا بەڕووما بێ لە هەورامانە تا شەماڵ بدا بە کۆساڵانە تا بە ڕەزایەک بابی شەکێنێ هەتا ڕێواسێ جوزە دەربێنێ فەرەنجی شڕێ چۆ خەدڕاوێ کڵاشە چەکێ پشتێن بزاوێ شەرتە هەورامان بەجێت نەهێڵم مەگەرە و ساتەی کە جێتە هێڵم بینەرانی خۆشەویستی کەناڵی کوردستان 24 ئەم کاتە و هەموو کاتێکتان شاد فەرموون لەگەڵ ئەڵلقەیەک و بەرنمەیەکی نوێی قەلەندەرخانە بەرنامە ئەم جارەمان لێدوانە لەسەر شێعر و بەرهەمەکان و ژیانی یەکێک لە شاعیرە گومناوەکانی ڕۆژهەڵات یەکێک لەو شاعیرانەی لە ناوچەی مەریوان و لە ناوچەی دزلی ژیاوە و ئەم شاعیرەمان مەلا حەسەنی دزلیە بۆ قسەکردن لەسەر ژیان و بەرهەم و شێعرەکانی ئەم شاعیرە برای بەڕێز کاک ئەیوبی چۆخار ڕۆستەم ئامادەی بەرنامەکەمانە مامۆستاجیان بەخێر هاتی بۆ بەرنامی قەلەندەر زۆر سپاس خۆشحاڵم بۆی کە ئەمشەو پێکەوە بی زۆر سپاس هەروەها برای ئازیز کاکە سروشت سالار بە ئامێری جۆزە لە بەرنامەکەمانە ئامادەیە بەخێر بیت کاکە سروشت بەخێر بیت کاک سروشتگیان مامۆستاجیان هەروەکو سەرەتای بەرنامەکە وەکو نەریتێکی بەرنامەکەی خۆمان حەزەکەین کورتەیەک لەبارەی سەرەتای ژیان و شوێنی ژیانی مامۆستا مەلا حەسەنی دزلی یان قۆناغەکانی ژیانی باسی چی بکەی بۆ بینەرانی خۆشەویست زۆر باشە دیارە مەلا حەسەن یەکێکە لە شاعیر و زانا و هەستیارە گەورەکانی ملەتی کورد وەک جەنابەت فەرمووی داخەکەم نەناسێنراوە گومناوە تا ئاستێکی زۆر گومناوە بەڕاستی ناوی حەسەن کوڕی مەلا محەممەد کوڕی محەممەد ڕەزا لە دەی وەیساوە لەدایک بووە وەیساوە لە ناوچەی مەریوان یعنی سەر بە ناوچەی مەریوان مەلا حەسەنی دزڵی هەر لە سەرەتای تەمەنیەوە لای باوکی خوێنی سەرەتایی دەست پێکردوە لە تەمەنی 6 ساڵیەوە پاشان چۆ بۆ دەگا شێخان دەگا شێخانیش دەیەکە لە پشتی دزڵیەوەیە نزیکە دەی شێخە مەردۆخیەکانە لەوێ لای حاجی یوسفی ئا حاجی شێخ یوسف درێژەی بە خوێندنداوە نەحو و سەرف و مەنتیق و ئەوانەی خوێندووە پاشان بەرەبەرە تەمەنی کەمێ باڵای کردو چۆ بۆ ناوچەی شنە و لاجان لە ناوچۆی شنە و لاجان لە سنگان درێژەی بە خوێندنداوە لە هەر شوێنێ مەلایەک شۆهرەت و نازناوی مەلایەکی باشی بیست بێت چووە بە دوای زانستا گەڕاوە ڕۆشتە بۆ هەولێر لەوێ لە خزمەتی مەلای گەورە خوێندوێتی ماوەیەک لە بارزان لە دەیەکی بەرزان دامەزراوە هەم خوێندوێتی هەم بەڕاستی بەرنێژ و شتیشی کردووە لەوێ پاشان گەڕاوتە بۆ سلێمانی ساڵانێکی لە سلێمانی بووە لە بیارە چەند ساڵێ ماوەتەوە دواتر گەڕاوەتەوە بۆ ناوچەی شنە و لاجان و دوجار هەر لە شێر دەستی مەلای گەورە لە هەولێر مۆڵەتی مەلایەتی وەرگرتووە خۆشی ساڵی 1950 زایانی ئەگەر بە کۆچیەکە کۆچی مانگی بیشکێنیتەوە 1950 زایانیەکە ساڵی 1950 زایانی لەدایک بووە 1970 ساڵ تەمەنی کردووە و ساڵی 1946 کۆچی دوایی کردووە بۆ کۆچی دواییەکەشی بەڵگە براکەیەتی مەلا شەریف کە ئەڵێ ئەم ساڵ دوو کۆسی گەورەم کەوت یەکیان عەبدوڵڵابەگی هەورامی شاعیر بووە خزمیان بووە بەڕاستی یەکیان کاکە حەسەنم کە لە دنیا دەرچوون دوایەوە کە بە مەلا دامەزراوە
بەر لەوەی ببێ بە مەلا گەڕاوەتەوە دێ دەگاشەخان لەسەر مەدرسەی مامۆستاکەی دانیشتووە لەسەر مەدرسەی مامۆستاکەی دانیشتووە مەلا حەسەن پیاک زۆر جەری بووە زۆر ئازا بووە باکیشی بە کەس نەبووە بەڕاستی عزەتی نەفسی بووە لێوێ لەگەڵ دەسەڵاتدارێکە کە خۆی بە مفەتیژ ناوی ئەوە بە مفەتیژ ناوی بووەوە شێعریشی بۆی وتووە نێوانیان تێک چووە ئەوەی بەجێشتووە لە ماوەی تەمەنیشیە لە چەند شوێنە مەلایەتی کردوە یەکیان سنگان بووە سنگان هانەی قوڵ بانی شار و دزڵی کە ماوای خۆی بووە زۆربەی کاتەکانی تەمەنیشی لە دزڵی بۆ وەڵامی پرسیارەکەت ئەوەی کە فەرمووت ئەوە سەبارەت بە کێشەی تەلاقێکە تەلاق کەسێکی دەسەڵاتداری ئەو سەردەمە ئەکەوێ مەلاکان هەموو ئەڵێن ئەم تەلاقە کەوتووە مەلا حەسەن خۆی بەتەنیا لێ نەکەوتووە لە هەڵەبجە مەجلیسێکی بۆ گرن ئەڵێن کەوتووە ئینێن بۆ سلێمانی مەجلیسی بۆ گرن ئەم ئەڵێن نەکەوتووە هەموویان ئەڵێن کەوتووە لە کەرکووک بە هەمان شوە 2000 ئەینێن بۆ بەغا کە ئینێن بۆ بەغا لێ مەجلیسێکی زۆر گەورە گرن بە ئامادەبوونی مفتی بەغا هەمویان بەڵگەی خۆیان ئەوان بەرامبەرەکانی ئەوان ئەمیش بەڵگەی خۆیدا مفتی قەناعەت دەکات ئەم تەلاقە نەکەوتووە لەبەرەوە پێڵێن تۆ چی دەوێت لەکوێ ئەتەوێت دادمەزرێن وەزفی حکومیت بینێ پاداشت و ئەمانە حتا مەسلەکە بنە لای والی بەغا ئیبەن مواجهەی والی بەغاشەکە ئەڵێ چی دەوێت بۆ بکەم ئەڵێ من ئەگەرەتانەوە ئیشم بۆ بکەن ئەمێ بخوێن سیر پیان سەیرە ئەم پیاوە زیاد لەم هەموو زانستی هەیەی هەموو مەلاکانی بەزاندەوە ئەیە بخوێنێ چۆ بۆ ئەزار 11 ساڵ لەوێ ماوەتەوە 11 ساڵ پاشان عشقی هەورامان وای لێ کردووە کە بگەڕێتەوە بۆ هەورامان و ئەو شعرەی کە جەنابەت خوێنتەوە بۆ بۆنەوە وتوێتی کە پرسیاران لێ کردووە خەڵکی نەزان وتیانە تۆ ئەزهرت بەجێهێشتووە مصرت بەجێهێشتووە ئەو بەهشتا هاتوویتە تۆ چی ئەەکەی تێرنان نییە بووی خۆی ئەو شعرەی وتووە سوێنە و خوا مامۆستایان دیارە زۆربەی لە شاعیرە کوردەکانی خۆمان ئەو شتیان کردووە سۆزی نیشتیمان و سۆزی وڵات گەڕان و وای لێ کردوون کە بگەڕێنەوە بەدڵنیایی ئەوەش بەشێکە لە خۆشەویستی زێت خۆشەویستی زێت ئێتە دوایی گەورەیە بێ بۆ خۆشەویستی نیشتمان هەمومان نەزانین هەرکەس خۆشەویستی نەکە مرۆڤبوونی نوقسانێت تر خۆشەویستی مەجازی بێ حەقیقی بێ هەردوو چەمکەکار زەرورن بۆ ژیانی شوناز گرنگە هەر لە خێزانی شەو دەست پێەکە تۆ خێزانەکەی خۆش نێ دراوسەکانە خۆش ناوێت وانە نیشتمانەکەش خۆش ناوێت نەتەوە کەشە خۆش ناوێت بەڵێ مامۆستا من پرسیارێکم لەسەر ئەوە هەیە ئەم 11 ساڵ لە میسر ماوەتەوە بۆ حسابی کە باسی یەکەن 5 ساڵ لەوێ خوێندوێتی و ئەڵێن 6 ساڵیش وانەی وتوێتەوە لەوێ ئەمە ینی کەسێک زۆر بەتوانە نەبێ ناتوانێت لە جامیعەیەکی گەوری وەکو جامیعەی ئەزهەر بە تایبەتی لەو سەردەما بێ بەوانە بێش بەدڵنیایی بەڵگە هەیە کە ڕۆشت بۆ ئەزهەر بەڵگە هەیە 11 ساڵ ماوەتەوە بەڵگە هەیە بەڵام لەو تەریکانەی ئەزهەر کە ماونەتەوە ئێمە زۆر هەوڵماندا کە ناوی مەلا حەسەن بدۆزینەوە داخەکەم لەوێش گوم ناوبوو بۆمان نەدۆزرایە من خۆم شخصی هەوڵم داوە لەگەڵ خەڵکی تریش هەوڵیان داوە گەڕاوین بەڕاستی کە شتێک بدۆزینەوە دلیلێ بدۆزینەوە دلیلەکەمان دەست نەکەوت بەڵێ لەوێ هەم خوێندوێتی هەمووان نەشی وتوێت پرسیاریش تریشم هەبوو مفتی ئەو سەردەمە ئایا مفتی زەهاویە کە مفتی زەهاوی کە لەو سەردەماوەکو زانایەکی زۆر گەورە دەکرێت تەنانەت توانین بڵێن شێخ ڕەزای تاڵەبانی کە هەجووی عالمێکی زۆری کردو مەدحێکی زۆر گەورەی مفتی زەهاوی ئەکات بەدڵنیایی ئازیزان درێژە بە باسەکانمانەی لەسەر شار دوای ئەوەی کاک سروشت و کاک حەمید شەرێکی ترەکان بە میوان دەف ئاسا بەو سۆز ناڵە و سەداوە ڕۆیاران بۆ پشتە و پەناوە نەوا چوون نەوەخت جیایی یاران بە سەیلی ئەسرین چون نەوبەهاران قیامەت ئەوسان بەڕووی دنیاوە یاران جەیاران جیا مەباوە جار جار بە دوعا کەریمان وەیاد سا یانە ئاوە مەرحەمەت زیاد زیندەگی دنیا هەرچی بیدیمە خاوێ بێوەیەر دیما و نەدیمە
یا جەگونای من کەرەم ئاوانتر ڕەحمەت چ تاوان من فراوانتر هەر تۆنێوە تاقدانا و تەوانا تۆم هەنی هەنی ئەو کێم بۆ هانە بەو فەسڵ فیراق خاتر پڕخاران بەو یادی دمای یەکتری یاران هەر سەد تاوانم جەحەت ئەو دەرەن دەفتەرم جەڕووی وێم سیاتەرە دەم خۆش کاک حەمیدگیان دەست و پەنجە خۆش بێ کاک سروشگیان مامۆستاگیان مەلا حەسەنی دزڵی بە چەند شێوەزار شعری نووسیوە و پێمان خۆشە پێگەی مەلا حەسەنی دزڵی لە لای شێخە مەردۆخیەکان بزانین. بەڵێ دیارە مەلا حەسەن هەم شعری بە هەورامی وتووە و هەم شعری بەو زمانە وتووە کە پێڵێن جافی هەورامانی. جافی هەورامانی ئەوەی زیاتر جافەکان قسەی پێکەن خەڵکە گون نشینەکان یعنی ئەوانەی کە خۆمان بە هەڵە پیانەڵێن سۆرانی شتێک نییە لەهجەیەک نییە ناوی سۆرانی بێ کرمانجی هەیە سەر و ناوە ڕازم و کوریانی بەڵام لەهجەیەک نییە سۆران میرایەتی بۆ بەڕاستی پێگەی ئەم کەسێک بۆ لە بنەماڵی شێخە مەردۆخیەکان ئەم شێخە مەردۆخیانە پێڵێن بێشکەی دووەمی ئەدەبیاتی کوردی بێشکەی یەکەم ژاوەڕۆیە بێشکەی دووەم مەردۆخیەکان هەر لە شێخ عەبدولغەفار شێخ عەباس شێخ ئەحمەدی عەلامە شيخ مصطفى تختي شيخ أحمد دوم محمد صالحي فخر العلماء شيخ محمد صالح شيخ سليمي تختي أو كبي وتري سالميسنا شيخ عبد القادر مهاجر شيخ نسيم شيخ وسيم حتى دواي ملا حسن وملا عبد الله قاضي هوراماني ملا حسني قاضي هوراماني أما أنا هم لو بن مالين جناحنا ونبرين شونك أو أنا يك دنيا جنجيني كي جوريان لزانس ولا أدبيات براسي بو إما يكون وجهشتو إمش هو دارينا أنا کاریان لەسەر بکرێ و زیندوو بکرێنەوە هەوڵە دەین بەڵام بەڕاستی هەوڵەکانە بێ هەمەلایەنە بن هەوڵی یەک دوو کەسێک کەمە بەشی ئەو شتانە ناکە هەوڵی هەمەلایەنە زۆر باشە ئەمانە ئەم بەرنامانەکردنەوەی دەرکەیە دەواازەیە زۆر باشە بەڕاستی مەلا حەسن داوێتی لە دەرکەی هەموو بابەتە باوەکانی شعری سەردەمی خۆی چوەتە ماڵەکانەوە زۆر بەزیرەکانە لەوێ شەمن و کەوی کردووە توانیەتی خەرمانی ئەدەبیاتی خۆی شعری خۆی بە تەواو وا لێ بکە خەڵکی تر قەرزی لێ بکەن بۆ نمونە مامۆستا زێوەر وەصفیەکە ئەڵێ کاتی بیستم شعرێکی خۆم شعرێکی مەلا حەسەن چەندێڕێکی لەسەر بنووسم نووسیم مامۆستا قانع عەفوو هەر چەند سێرم کرد بەراوردم کرد شعرەکە من وەکوونەکەی ئەو دەرناچێت و مامۆستا زێوەریش باسی کردەوە سوارەی لە خانی زادەڵێ کورد شاعری شۆڕ و بەتوانەی وەکو مەلا حەسەنی دزڵی نییە هەژار هێ من هەر هەمویان ئەمانە وەصفی ئەم پیاویان کردوە بەڵام بەداخەوە وەکو وتمان گومناوە لەبەر ئەوە داوێتی لە دەرکەی هەموو بابەتەکان بەڕاستی و شعری بە زمانێکی پاراوی سادەوتوە هەموو تاکێکی کورد لی تێبگە هەورامی یا دەرەوەی هەورە بەڵێ مامۆستا یعنی من شتێکم بیستوەڵێ لە مەجلیسێکە هەیە من و هەژار و کۆمەڵێک شاعری تر دانیشتین یەکێک لە شاعیرەکان ئەڵێ ئێمە وەک شاعرانی ڕۆژهەڵات شاعری تەنز و هەجوومان نییە ئەڵێ لەو کاتە هەژار مکریانی وەڵامی ئەوایەتەوە ئەڵێ چۆن نیمانە ئێمە شاعری زۆر گەورەمان هەیە لەو بوارە و یەکێک لەوانە مەلا حەسەنی دزڵیە یعنی لەو کاتە لای ئەوانیش وەکو شاعیرێکی گەورە و پایە بەرز کراوە لای ئەو شاعیرە گەوران و بەدڵنای مامۆستاژە شتێکی تریشی ئەڵێ لە بەغا بووم پێشتر من ناوی مەلا حەسەنی دزڵی منە بیست بوو هێشتا خۆشم باش توانام لە بواری شعرا نەبوو ئەڵێ شارێکیان بۆ خوێنمەوەی مەلا حەسەنی دزڵی ئەوەنم بەدڵ بوو حەوت جار خوێنمەوە دوایی داوام کرد بۆم بنووسنەوە ئەوەنە عاشقی شعرەکەی بوو بەڵێ مامۆستاگیان مەلا حەسەنی دزڵی نازناوەکەی چییە؟ هجری ئەو نازناوەی لەو ئەو نازناوەی لەو کۆچەوە هاتووە کە کردێتی بۆ مەسر ئەو 11 ساڵە چوە بەڵێ چونکە لە سەرەتاوە نازناوی هجری نەبووە ئەو هجری لە ساییکردنەوەی هجری ئێرە نییە یعنی هەندێک کەس ئەی بەستێ بە یەکەوە گوایە لاسایی نازناوی هجری تری کردوێتەوە نەخێر ئەوە دوای ئەو کۆچە ئەو سەفەرە 11 ساڵی کردوێتی هجرەتی کردوەوە گەڕاوەتەوە پێم وایە ژیانی ئەم پێش ئەم هیجریەی ئێرەش یعنی ئەم لە سەدەی تقریبا ئەکەونە یەک ئەکەونە یەک چەند ساڵێ تەمەنیان نەکەوێتە یەک بەڵ یەکێک لەو بابەتانەی مەلا حەسەنی دزڵی ئەوەیە ئەم پیاوە بە درێژایی ژیانی
هەر بە هەژاری ژیاوە بەدڵنیە هەر قەناعەتی هەبوو بە هەژاری ئەم مەسلەی هەژاریە بۆچی ئەگەڕێتەوە ئایا بۆ نەفسیەت بەرزی خۆی ئەگەڕێتەوە یان هۆکارەکەی چییە کە هەروە قەناعەتی بە ژیان نەبووە جەنابەت باش دەزانی ئەو ساکەنان لای کێ بووە لە گوندێکی وەکو دزڵیا لە دەیەکی دابڕایی ئەو سەردەمەی وەکو دزڵیا ئێستا دابڕاو نییە بەڕاستی وە دەیەکی زۆر بە مێژوشە ببوورە مەبەستم ئەوەیە بەو هەموو معریفەیەوە ئەو ئەیتوانی خاوەنی سەروەت و سامان بێت ئەوانەی کە نزیک بوون لە دەسەڵاتداران ڕاستەکەی باش ژیاون بەڵام ئەم کەسێک بۆ دوور بووە لە دەسەڵاتدار هەجووی دەسەڵاتدارەکانی کردووە بە هەڵسو و کەوتیان ڕازی نەبووە نزیکیان نەکەوتووە خۆی ئەڵێ من لە هەموو تەمەنما نەمتوانێ لە دۆخەوای نینۆر لە هەورامان پێڵێن نینۆر گنۆر دۆخەوای گنۆر من نەم خواردەوە بەڵام ئەڵێن ناخۆشتین خواردن بووە ئەڵێ من تێرم لە دۆخەوای گنۆر نەخواردووە جلەکانی هەمیشە پینەکرا بوون شعری هەیە بۆ پینەی جلەکانی ئەڵێ پینەکەم پێ باشە تا ئەوەی بچم بەڕاستی دەستپان کەمەوە لە خەڵ ئەم پیاەک بۆ خاوەنی هەڵوێست بووە کاتێ ئەڵێ من هەڵۆی بەرزی لووتکەی داڵانیم هەڵۆی بەرزی لووتکەی داڵانی هەر وەکو خاڵاو ناکەومە چینە هەڵۆ ئەزان لەکوێ ئەژی لە بەرزایی و لە بەرزاییش ئەمرێ هەمیشە داڵانیش بەرزترین لووتکەیە ئێمە دوو داڵانیمانەیە داڵانی لە شاخی ڕنگین داڵانی لە شاخی سپی ئەوەی کە پێڵەن شاخی تەخت کە هەڵۆیەک بەوێەوە بێوەکو قاڵاو ناکەوێتە چینە چینەکردنەوەیە ها کەوی ئەوانە خۆیان ئەدۆزن لەناو خۆڵا تاکو ئەگەر شتێک گەنەیەک گەنە نا ئەو ئەسپێ پێڵێن پێوەی بێ پاک بکرێتەوە من ناچم ئەسپێ بدۆزم و ئەوە من هەڵۆم ئەبێ بە بەرزیەوە بمر دەست خۆش مامۆستاجان ئێستا شکاتیەوە هاتووە خەندەخان بە هاوکاری کاکە سروشت شعرێکی تری مەلا حەسەنی دزڵیمان پێشکەشکان فەرمووی دەمێکە من لە دووری تۆ ئەناڵم مەگەر هەر گەوری بێدین بێ بە حاڵم فؤادي عندك يا نور عيني لەلای تۆرە هەموو فکر و خەیاڵ فأنت غافل عن فراقي ولێ من بۆ گوڵم ئاشوفتە حاڵ وكنت غفلت عن فراقي ئەمن سوتاوی تۆم و تەنز و خاڵم لقوله إن تصدعت عزيزي لدوري تو نما وكيف حالم ولا تبعد ولا تقطع جناحي يتر لێم دوور مەبە مەشکێ نەباڵ دەم خۆش خەندەخان زۆر سپاس مامۆستاجان مەلا حەسەن وەکو لە مێژووی ژیانە باسیەکەن دایمەن بیری لەوە کردەوە ئاسانکاری لە شریعەت و ئاین و کاری مەلایەتیا بکە ئایا بیر و باوەڕی ئەو دەربارەی فتوا و دەربارەی ئاین چۆن بووە و بیرکردنەوەی چۆن بووە مەلا حەسەن چەندە لە شریعەتە مەلەوان بۆ بەڕاستی و زۆر باش لە سێ کوچکەی ئیمان تێگەشتووە شریعەت طریقەت حەقیقەت زۆر باش تێگەشتووە شعرەکانی شایدن گەواهی ئەوە دەن بەڵام مەلایەکی سەلەفی نەبووە کەسێکی کراوە بووە ئاسانکاری کردووە لە بواری فتوادانە بەڕاستی ئاسانکاری کردووە هەم لەسەر ڕۆشنایی دین لەسەر ڕۆشنایی شریعەت و عینی کاتە هەرچەند سۆفی نەبووە بەڵام پەیوەندێکی زۆر باشی بۆ لەگەڵ شەخەکانی نەقشبەندی بە تایبەتی لەگەڵ دوانیان لەو سەردەمەدا شێخ حسامەدین شێخ عەلی حسامەدین و شێخ عەلادین حتا شعری شەیە بۆ شێخ عەلادین قیبلەگای حاجەت کەعبەی ڕاستان تووتیا ئاسا خاکی داستان شەمسی مەشارق بورجی بیارە تەڵعەت نور ئەفشان وەرە کەنارە ئەگەر مانای بدرێتەوە ئەمە گەورەترین پایەی عیرفانی و سۆفیگەری داوە بە شێخ عەلادین بەڵێ لەبەرەوە پیاوێکی کراوە بووە ویستویەتی خەڵک دینە ڕاستەقینەکە تێبگە دوور لەو تیژڕەویانەی کە هەن دوور لەو سەلەفیەتە کە هەن کە ئینسان ئەخاتە قاوغێکەوە بەڕاستی دیلی ئەکە ئەو نەویستۆ خەڵک دینی دیل بێ ویستوێتی خەڵک بە عەقڵ خوا بناسێ و هەر لەو عەقڵەوە بتوانێت ئەو فەریزانش لەسەرێتی جێبەجێیان بکە بەڵێ مامۆستاگیان ئەو هەوڵانە چین کە دراون بۆ کۆکردنەوەی بەرهەمەکانی مەلا حەسەنی دزڵی بەڵێ دیارە مەلا حەسەنی دزڵی شعری زۆر زۆرە و شعرەکانی پەرتەوازە بوون بەڵام ڕەحمەتی مامۆستا مەلا ئەحمەدی نەزیری هەوڵێکی زۆر باشیدا
دیوانەکەی چاپ کرد وەشتیشی لێ نووسیوە پێشێکێکی باشی بۆ نووسیوە دوایەوە بیری کردەوە کە ئەمە شعرەکان هەمویان نین و شعری تری دەستکەوت بابەتی تری دەستکەوت هەڵسا پێداچوونەوەیەکی کرد ئێستا ئەوە مسوەدەیە دەست نووسە ئێمە بە تەماین وەکو مەڵبەندی ڕۆشنبیری هەوڕەمان دیدارێکی تایبەت بۆ مەلا حەسەنی دزڵی بەڕێوە ببین لە چوارچەوەی ئەو دیدارە پەیوەندیمان بە بنەماڵەکەی وە کەسوکاریەوە کردوە کە بتوانین ئەو دیوانە تاڵە جارێکی تر چامەشیواداری بەڵستان خۆش نمونەتان زۆر مامۆساجان شعرێک هەیە گوایە ئەڵێن ئەم شعرە بەرامبەر ئینگلیز وتوێتی ئێمە ئەمانەیە کۆتایی بەرنامەکەش بۆ شعرە بێنین بێگومان ئایا ئەمە تا چەند ڕاستە ئەم باسکردنی ئەم شعرەی دیدو بۆ چون زۆرن دیارە دیدو بۆ چون زۆر ناکرێ ئەمە هەر یەکێکیان بێنین بڵین تەنیا ئەمە ڕاستە دیدو بۆ چوونەکان زۆرن بەڵام ئەوە ئەگەر ئەوەی لە شعرەکە تێبگا بۆ نۆکەرەکانی ئینگلیزی نووسیوە بۆ ئەوانەی کە پیاوی ئینگلیزی ئەوانە دژی ئەوانە بووە کە ئەمیان چەوسانوێتەوە هەمویان ئەو کاتە ئینگلیز پشتیوانیان بووە دەسەڵاتدار بووە چونکە لە شعرەکانی ئینگلیسینە ینی ئەوانەی شوێن کەوتوی سیاسەتی ناوی ئاغاکە بە ناوی ئاغاش بەڵێ بەڵێ خۆمان نەزانی خۆ ئینگلیز ئاغا نییە وانە ڕاستە بەڵێ بەڵێ مامۆستاگیان لە کۆتایی بەرنامەی قەلەندەرخانەیە ئەمانەوێت زۆر سپاسی بەڕێز بکەین زۆر سپاس بۆ ئەو هەموو زانیاریانەی کە لەسەر مەلا حەسەنی دەزڵی پێت بەخشین زۆر سپاس ئەمێ زۆر سپاسی کاکسروشت بکەم خۆی و کەمانچە جوانەکەی و ئاوازە جوانەکانی زۆر سپاس مامۆستا زۆر سپاس سپاسیەوەکەین کە ئاور لەم زاتانە دەنەوە هیوادارین کاری زیاتری بۆ بکرێ و ئێمەش بتوانین لە هەوڵێکی ترە کاری زیاتر بۆ شعرەکانی ئەم شاعیرە گومناوانە بکەین پەنا بخوا ئازیزانی قەلەندەرخانە بە شعرێکی جوانی مەلا حەسەنی دزڵی کۆتایی بە بەرنامەی قەلەندەرخانەی ئەم شەومان دێنین تا دیداری داهات و هەر شاد و سەرفراز بن سەر وەک مەسینە سەگ لەسەر سینە الخەبیثات للخەبیثین آخر کام ئینسان دەسەبرای سەگە ڕەفیقیتان جیم پێ ناشرینە هەر کەسێ سەگی کرد بە هاوخوانی ئەوە نۆکەری ئینگلیسینە قودرەت و سەروەت جاه و جەلالات پێشکەش بەوانەی پێیان شیرینە سەتف و نەحلەت لە قوربان لە ئاغا فەرمووی یەکجارم قینە خۆم زەلیل ناکەم بۆ فرس و دینار ئەویش لە سایەی عیزەتی دینە پێم خۆشە نانی جۆڕەشی عەباڵ دوێنەی خەجیجە و فاتە و جەمینە کاڵە و کڵاشی ساختە هەورامان نایدەم بە قۆنڕەی شەرمی مەشینە ئیسلام و عیزەت علم و کەرامەت کورد و شەرافەت ڕەسمی دێرینە هەیهوو چەند دوورین من و نۆکەری ئەمەش هەر جۆرێ کاسە لێسینە سەلام سەیدی وێرمەنە دینار خویەکی پیس و زۆر ناشرینە ناکەومە پینەی درۆی ئاغایان کەوش و کراسی خۆم ئەکەم پینە آخر من قورئان وا لەسەر سینەم الطیبات للطیبین من هەڵۆی لوتکەی بەرزی داڵانیم هەرگیز وەک قاڵاو ناکەومە چینە حەسەن بۆ مەقام نۆکەری ناکە سەد جار ڕیامە ئەو جۆرە ژینە